بینەرانی خۆشەویست بەشی دووهەم و کۆتایی کورتکراوەی ژیاننامەی هاوڕێیەدە بیگلەری کۆمۆنیستی ماندووی نەناس و لە کەسایەتی ناسراوەکانی بزوستنەوەی شۆڕژگەرەی کوردستانتان پێشکەش دەکەین. هاوڕێیەدێ لە یەکەم ڕۆژەکانی دامەزراندنی کۆمەڵە لە ساڵی 1348 هەتاوی تا کاتی گیانەدەستانی وەکو کۆمۆنیستێکی وشیار و خەباتکار هاوڕێ و هاوسەنگەری کۆمەڵە بوو. جێگای ئاماژەی ئەم ژیاننامەیە لەلایەن کاک حەمەی خاکیەوە ئامادەکراوە. فەرموون بۆ بینینی. لەو تاوسانە لە بیرمە اتفاقەن هەم کتێ و چ باید کردیان هاورد هەم یەک گام بەبەست دوو گام بە پیش هین لەنێ ئەرێ هەرکی اتفاقەن کافواد و کاهەمەسێ نەکوندیان جای تر هەر کەسێک لە تەک گشت کەسێکە ئێرتباتی نەبوو مەسەڵەن من و کاشایبێک چمان ناناسی یا ئەمانزانەیەک هینمانەکە بەڵامی تر ڕەسمەن ئاشنا نەبووین بە یەکەوە یا مەسەڵەن فەرز فەرموو کاک ساعید تەک کاسدێقا هێزاری ستێقکەمانگەری هەس و ڕفێقین و هێدمانێ بەڵام ئاشناییان نەبوو یعنی ئاشنایی تەشکیلاتی معرەفی تەشکیلاتی نەکریابوون یا تەک ئیرس فەرزادا یا حتا تەک کاکفوهادا ئەم بەجیا ئەو بەجیا ئەمە ئێمە هێمان بوو نازانم تۆ لەکوێ بیستەم لە خوردادی 49 مسلح گیریا لەلایەکەوە کە حەماسەی گیریا وایە تۆ وەختیش گیریاوەی یا نازانم تۆ نەگیرابووی ئەی کێ سەقزی گیرابوو لەو پێر کە حەماسەی بوو نازانم تۆ جاری ئەوە ساڵی پەنجاوی گیرا پەنجاوی گیرای پەس تۆ نەوەگی بە و نای تۆ بووی کەسی وتی بەموتی ئەوها زندانەی کە حەماسەی بوو لە لەبیریز نییە کێوتی پێم بەرحاڵ من ئەزانم لە سەقزێکی تێ کابرایەکی بوو لە تارانە دوکانێکی بوو لە پۆلچوبیە لە گەنهێتێکی کە گردوو ئاپارتمانێ ئۆتاقێکی داو بە کاکفواد و ئەوان ئەو بینێ لێ نابوون وامدام کە حەماسەی شتێک ئەو کابرا رابطەی بوو ئاشنایی بوو وەلیتر من نەمەناسیتیە هەر نەیژم دی کابرام نەدی من ئەچووم ئەو ماڵە بەڵام کابرایش دوکانەکە لێرا بوو وەکو ئام ماڵە بیژی من ئەڕیمە ئاشپەزخانەکە ئۆتاقەوان بوو ئەو لێرا بوو ئیتر دگاکەی منی نادیە من ئەو نادی کاریان تۆ هینی حقوقت خوێند وانە وت باسی وت کرد لە دانشکدەی ئیلاهیات بووی من دوایەوە کە لە دانشکدەی ئیلاهیات ئەخر لەوەڵەو بەرنامەم خوێندنی حقوق بوو قبول نەبووم چون ئیلاهیاتم خوێند ئیلاهیاتم خوێند ساڵ بعدیجی دیسان هەر شرکەتم کردەوە لە حقوقا ئەو ڕۆژ امتحانە کارتەکەم لە بیر چوو ماڵیشمان دوور بوویتە تا بڕۆم و بێمە و لەسەر شەوە بوویتە تیان نەگەیشتم آخر لیسانسیەکەم سەن دوایە چوون دانشکدەی حقوق چوون دانشکدەی حقوق لیسانسم لەوێ تەواو کرد بوو ساڵ 43 لە دانشکدەی حقوقیش دەستم پێ کرد سەروازیش زۆریان بۆ ماوەرد لە فەروەردینی 44 وتیانە شێ بڕی بۆ سەروازی دەی چەپکەنچەنەکەی چوون ئامادە بە خەمەتم سەند و بەڵام ساڵ 23 حقوق خوێند سەروازیژم تەواو کرد ئیتر ساڵ 47 لیسانس حقوقم سەند لیسانس حقوقم سەند و دوایەوە کە کاروبار ئیداریەکەیم تەواو کردوانە ئیتر ماوەی پێکار بووم ماتۆ بووم کە دادگستەری ئەعلام بکە بۆ ئێستەخدام علاقەم بوو بڕۆمە کادر قەزایی لە عین حاڵە فرەکەس هینیانەکە بەیان بۆ وەکیڵ باشترە منە وەختە پێم وایە نەبوو کە وەکیڵ باشتر بێ بەرحاڵ ئەگەرچی دەرامەدی وەکیڵ فرە باشتر بوو وەلی ئیتر حەزم کرد ماوەی قازی من جا دوایی وتم ئەگەر بوو با تەجربەیەک پێ بکەم ئەتوانم بۆ وەکیڵیچم 47 کە لیسانسم تەواو کرد بوو ئیتر بێکار بووم هاتمۆ شارستنە و ئێمە مێمانخانەمان بوو لە ئەساسا هۆتێل زاردۆست لە شاری سنا بەڵام لە بەرامبەریەوە قاوەخانەیەکی گەورەمان بوو ئەو قاوەخانەیانە ئەو ساڵە تەبدیل کرد بە دوکانێکی بەزازی ئاخر ئەسڵ شەوڵ باوکم ئەتاری بوو هەر شەریکیمان بوو لە ساڵ 27ەوە هەر تا کەتێ وەختێ باوکم فۆتی کرد ئیتر ئەو دوکانیانە کردە بەزازی و
لەعین حاڵە گۆشەیەکی ئەتاریەکەما بووێنێ قەن و چای و شەکەر و ئاینجر بفرۆشین. ئیتر من ئەو ماوە بێکار بووم ئەچوومە بانەوە دوکانە تا نیمەڕۆ ئەچووم باوکم لە مێمانخانەکە بوو، باوکم هەناردەوە بوو ماڵ یا بۆ ئیسراحەت لێنە دانیشتم تا ساعات 3 نەهار بازار تەواو دوایە هاتمەوە ئێنە و خولاسە هەمووی خێر لە دوکانە بووم. لە دوکانە بووم وەختێک کە بەێسڵات بێکارم تا دادگستری ئەلانی کرد و هاتمەوە تاران ناوم نووسی و دوایی لە ئیمتحانە بەشداریمان کرد و قبوڵ بووم. ئیتر 14 ئوردیبێهشتی 1948 شروعمان کرد بە کارآموزی قەزایی کە وتم وەختێک کە کاپواد و کا حەمەسێن ئەو کتێبگەلیانە و ماوەڕ من کارآموزیم دەست پێ کرد بوو لە تاوسانەکەیان. دوای ئەوە لە دەورەی کارآموزیەکەمان 6 مانگ بوو، من بوومە قازی لە 14 ئەبانی 48 ئیتر چونکە نەفەرات ئەوەڵ تا پەنجەمیان دانا لە تارانە، منی نەفەر چوارم بووم لە تاران مامەوە. لە تاران مامەوە دەستم کرد بە قازی، بوومە قازی دادڕەست ئەگەڕدە دادگای بەخش تاران بووم. شۆبەکەیمان شۆبەی مالک و موستاجی بوو، ئەلبەتە دوای 2 ساڵ بوومە ڕئیس شۆبەیەک لێنا شۆبەیەکدا. شۆبەی مالک و موستاجری بوو، اختلاف بین مالک و موستاجر بوو تاوجەیە کە متوانیای کۆمەکمە کرد بە مستەجرەکان بە تایبەت ئەگەر دوکانداری زایف وایەتن کە بۆ سەرف و پیوستەکەیان لەبێن نەچێ. بەڵام لە حەدی قانونا و لە چوارچێوە هێنامن تایتر لە یانی بەخێر کاک حەمەحسێن ڕەفیقێکی پێم معرەفی کرد بوو کاریگەر بوو، ڕیشەی ئەسلی دێهاتی بوو، خەڵک دێهات دەوروبەر وەرامین بوو، بەڵام لە کارخانەیەکە کاریە کرد کە گوایە من ئێرتباط تودەیی بەرقەرارکەم. ئەو وەختە بوو یا لە تارانە شیعاری پیش بسووی تودا لەلایەن حیزبەوە لەلایەن تەشکیلاتی ئێمەوە هێن بوو کە فرەکەسی تر تەحسیلاتیان نەکرد یا تەحسیلیان وێڵ کرد یا بوونە معالم دێ یا چون بوونە هێن. من ڕەفیق کابرایەکی پێم معرەفی کرد و ناوەکەی جیم نەبیرە ئیسە ناوەکەی ناوم زیمەوە ماوێ وعدەمان دانیا لە مەیان ئەمین سوڵتان لە زۆرخانەیەکی لێ بوو، لەبەر زۆرخانەکە هێنمان کرد هاتوو یەکتریمان دی و چوینە ماڵەوە و دەحفەتی شوم بوو لایەن ژنێک و ماڵێکی بوو لە یەک ئۆتاقانیاکە ئەمنی وتی چکاری وتم معلم نەموت قازیم وەڵا دوو جەلەسە یەکتریمان بوو، جەلەسەی سێوەم چوو بۆ ماڵەکەیان گۆزاویەوە ئەی خۆها لەکوێ ساحب ماڵ نەیەزانین لەکوێ هیچ ئێمە نەماندیەوە تا ڕۆژێ لە دادگا سەرسەر ئەوەڵ وەختە چوون پەروەندەکان تواشا کردم ئیمڕۆ مۆزوعەکان 6 پەروەندەیان مامەوەم بۆمان دانا دیندارێکی ناو ئەو برادەرەسە ئەی خۆ بشکم ئەو نەوەی کا هەمە باوەڕ فەرموود کابرا هاتەماوە دیم خۆیە من ئەوم ناسیوت نام ئەومی ناسیێنە وەلی تەواوی ئەو وەختە کە ئەو لەو حەنابوو من ئاوامە نەکرد حتا ئەمە پیسە درۆکەمە کەفتە دەرەوە فقط تا قازیم ممکن بوو ڕەحەتتر بوو هایەتی پێوتم معلمێک بوو هێنەکەم هەردووە خلاص ئاخر جار بۆ ئەو پیاومەدی قسەیمان نەکرد بە یەکەوە نادام ئەویش متەوەجێ بوو کە من خەجاڵەتە کێشم یا هەرچێ بەرحاو ئەویش خۆی نەدا لە هیچێ بێژێ ئایفانە کەس تۆم دیگەیە تۆ ئەناسم وەلی من سەرم بەردەو نەکرد مطلقا جا ئەوەش پڕ ناخۆشن تو کابرایەک تێ بۆ لات زاتە نەوێ سەر بەردەوەکەی چەند ساڵ وەکو قازی کارت کردووە کولە؟ من ماجموعەن 10 ساڵ تۆزە زیاتر لە 10 ساڵ یەک دوومان زیاتر لە چ شوێنە شارە؟ من 4 ساڵی لە تاران بووم، دوای 4 ساڵ خۆم بە ئیشتیای خۆم کابرا مەسەڵەن ڕئیس دادگستەری بوو بۆ دادگای بەخش تاران هەوڵێدا بێت بە 1000 پارتی نادا من بە ئیشتیای خۆم چوومە کرماشان پێم وا بوو ئەگەر لە کرماشان بم ممکن بە تودەی مەردم نزیکتر بم تۆزێ حەساوەکانم این بوو بەڵام ممکنیش بوو بە نەفعم بووێت کە مەسەڵەن چوومە سەر کرماشان نوێمەوە نازانێت مەسەڵەن ئەلئان خێدانم پێ ناخۆش بوو خانەوادە پێیان ناخۆش بوو کە من لە تارانەوە هەڵساگم هاتمە کرماشان بەڵام هاتمە کرماشان وەلی لێنا ئێرتباتات لە تەیە خانە ئینسافەوە ئێرتباتاتێک برە
ئاشنا و ڕۆشنان پیاکرد لە دێهات لە دێهات من تا بێژم کار تودەیم کرد تەکیانان نا ئەو کارێک کە مەسەڵەن معلمێ لە سنایەکە لە دێهات سنایەکە من نەمەتوانین لەو دێها بیکەم بۆیەتر دووسێ پیا بوون پیاوی باش بوون مەسەڵەن پیاگەرێ شەریف بوون بێ ئازار بوون هێن بوون حتا موسڵمانی باش بوون تەکەوانە دۆستایەتی لە سنەیش کارت کردووە قازی وانە ئەوە دوای ئینقلاب بوو هاتمەوە ڕئیس دادگستری سنە ئاڵێ کەمانگەر حەمەی کەمانگەر بوو قەوم کاسنێقیش بوو قەومی دوورە ئەڵبەتە جوزۆ کەمانگەرەکان بوون وەرێ ئەوە وتی پێم وتی بەشکەم بیتەوە سنە دەفێتە کاستێقا چوون بۆ لای کاستێق ناسی پیاە خاسەمەی زەمداری لە تاانە پیاەکی دروست و فرە باش بوو معاون داستان تاران بۆ ڕئیس ناحیەش بوو ناحیە یەک لە سەفیە لیشا و لە دۆڕی بەرەی مەجلس وانە بەڵامی تر ئاشناییمان نەبوو تا چوون بۆ لای وتی حەزەکەی بیتەوە ئێرە وتم پێم نەخراو نییە وتی بێرەوە بۆ ئێرە وەکو مستەشار دادگای ئەوستان وتم باش چوومە بۆ سنە لە سنە بینێکی پێ نەچوو وتی پێ بڕۆ ئەم شوێنە شار دروست بووگە کەسێکیان احتیاجە بڕیت دەکیانە مشاور وەکو مشاور منیش چووم وان کاک یۆسەف لێ نابوو لە سنە ئێوە چ لە سیستمەتێکە کارتانە کرد بۆ شەورەکە کارتانە کرد چ کارە نا وەکو مشاور شوراوری شورا بووم بەڵام قازی دادگستری بووم مستەشار دادگای ئەوستان دادگای ئەوستان تەرکیبی لە 3 نەفەرە یا 2 نەفەر یەک ڕئیس یا 2 نەفەر یا 1 نەفەر مستەشار وەرێگەر پەروەردەیەک محاکمەی بێت نەفەرێکی شتێت بوو کۆمەت هەمیشە 2 نەفەر 3 نەفەر لێنە قال دادگای 3 نەفەر است من مستەشار بووم دوای ئەوە وتی دەیهێمکە بێ بووە بە دادستان انقلاب و داسای من لە تارانە لە کرماشانە کە بووین دوای انقلاب هەردووە بە دوای انقلاب هێشتا ماهیەتم دادگای انقلاب وانە ڕۆشنەوەنەوە و ڕەئی ماوەڕ لەلایەن کارمەندان و قوزار دادگستریەوە بۆ دادستانی انقلاب شار کرماشان ئاغای هادەوی بووە دادستانە انقلابی ئێران لەلایەن خومینیەوە چون ئەو وەختی خۆی کە خومینی قرار بازاشیان بۆی سادر کرد و لە ساڵ 42 ئەم قازی دەرگای شارستان بوو ئەم قرار بازداشتەکەی لاوەوە کرد و ئیتر خومینی هەدا هادەوی ناسی خۆی هادەوی هەر مەزهەبی بوو وەلی ئیتر مەڵا نەبوو هادەوی بەداخەوە کرماشان هێنا ئەکسەرێتی شیعەت و ئێمە ناتوانین دادستانی سونی مامێ منیان کردە معاون دادستانە انقلاب لە کرماشانە ڕفێقێکم بوو بجنوردی بوو ئیسە وەکیڵە لە تارانە ئەویان کردە دادستانە انقلاب ئیتر من معاونی بووم تا لە کرماشانم دوایەوە کە هاتمە سنە لە سنە ئیتر ئاڵێ کەمانگەر وتی دادستانی انقلاب قبول بکە قبولم کرد و هێشتا هادەوی ماوە هادەوی ئەو حکمیە پێمدا لە سنا چون ئەکسەرێتی سونی بوو پێی وا بوو منیش سونی بیتر ماوەیەک لێ نابووین دوای ئەوە کە هێن بوو کە 28 مرداد هاتە بەرەوانەی دوسێ ڕۆژ دوایەوە من نەیانهێشت لە سنا بمێنەوەی من داستانەکەیشی ئەمە بوو ئەوەڵەن بۆ جەریان 23 تیری مەریوان و حەمڵە بە ئەو هێنەکە کە تقیان کرد لە خەڵک و ئەمانیش مەقەڵەکەیان گەردێن مەکتەب قورئان بوو یان بەسڵاو پێشمەرگەی موسڵمانە کورد لە مەریوانە من چوومە لای عایشەکی بە دادستان ئوستاندار کورسان بوو ئەویش قازی بوو یەکێ لەو بنیامە باشەکان بوو لەواقع ظاهرا اعتقادێکی بە کۆمۆنیزمەوانە نەبوو مەزهەبیش بوو خۆی مەڵازایش بوو وەلی پیاەکی فرەباش و شەرێ بوو وەلە دادستانە نیشابور بوو لەسەر مەوقوفەتەک و وەلیانە دەرگیری پیا کرد و ئیتر لێنە وتیان ناوێ بمێنیتر ناوێ بمێنیتەوە هاوڵیانە تان کردیانە باسپۆرس منە چوون بوو لای هاوسایزمان بوو لە قەدیمانەی قەدیم هەم خانەوادەی ئێمە ناسی هەم ڕەفیق مامۆم بوو هەم منیش قەومەکان ئەوە ناسی قەومەکان ئەوان درست دڕوان دگا بەجگایە مەبوون نمکەزاکانی ئیتر ڕیم بوو لای عایشەکی باوتم
شتێ وا پێش هاتکە و کاکسای دوان گیراون لە هێن وتم شتێ وا پێش هاتکە و ئەوە خەڵک بەرەو ڕاهنمایی هێن ڕاهپەیمای یەکەن بەرەو مەریوان بێ با بڕێن بەشکەم کارەکەی بۆم زیندانی گەرە وتی باشە موافقم دەستوریدا هێلیکۆپتریان هاورد ئێمە بە هێلیکۆپتەر چوون بۆ مەریوان هێشتا ڕاهپەیمایەکە نەگەیوە پای ئارێز یعنی لە بین ئارێز و پادگا نابوو من لە هێلیکۆپتەرەکە چاوم پیانەوە بوو وەریتر ئێمە چوونە مەریوان و دانیشتین نێنەوە چەمرانیش هات و ئیتر سەڵباسی فرە کریا ئەلحەق ئوستاندار مەوزعی باش بوو مەوزع بێتەرەفانەی خۆی حێفز کرد کاک یۆسف ئەردڵان فعال بوو لەوە پێنا چون من نابوو فرە هێن بکەم من لەبار خۆکێک لەبار سیاسی جواب من گەرەک بوو چەندان بەوە قانەکەم کە ئەم گردنە زەرەری هەستا نەفە ممکنە بێ کورسانە ئەمنە ممکنە شەڕێ باتە دەستمانە و ممکنە بێتە شەڕ و خوێن ویزی و ئەوانە هەر شەکی باش تقریبەن مەوزعەیەک هەر وایە بوو ئەویژە لەبار ئیجتماعیەوە بە مەسلحەتی نازانی شەڕ بێنە کورسانە و ئەوێت ئەم زیندانیگەلە ئازاد بوون من تا ئەوەی کە جۆرمی کردە بە مجازات خۆیان دێ بەڵام کاک یۆسف ئەردڵان لەوێ فعال بوو چونکە یۆسف و فواد ڕۆحانی و ئەو کوڕێتر بوو کوڕ هادی برادی ئەوانە لە سنەوە هاتن من تا کاک یۆسف ماوە ئەوان تر چوون فواد ڕۆحانی و ئەوان نەمان لە مەریوانە لەو مزاکراتە ئەوان چوون شێخ عوسمان خالدیش وەکو عزۆ شورای شار و کاک فوادیش هەر وەکو شورای شار مەریوان ئاهاتن بۆ ئەو مزاکراتە لەخەرە چەندان قانع بوو بەوە کە هێن بێ کە موافقەتی کرد زیندانی ئازاد بێ سەعات 3:04 نیمەشەو بوو وتم من خۆم ئەچم هەڵیانە سێن چووەم جەلسەیەکی بازوێژم هێن کردو تەشکیل داوە کە ئێوە تێن و چێن ئەو 8 نەفەرە دقیق گشتیم لەبیر نییە بەڵام کاک سەعادی تیا بوو حەمید فەرشی تیا بوو ئەبەی خالدیان کە پێمانەوە جەماڵ لە زیندانە ئەوەی تیا بوو ئەرزت کەم ڕەوف ڕۆحانی بوو کوڕێ ماڵ وڵام وەیسی بوو ناوە بچکەکەی نازانم یاکە ئەمایە بوو یادانێکیان یادانێتیان برای مامە غەفاروان ئەوە پەنجیان کەریم نەزەری بوو کە لێرە فەوتی کرد 6 ئەو دوانەکەم دەقیق لەبیر نییە بەڵێ ئەوانمان لەبیرە ئەوانمانە ئازاد کرد و بردیانمان هەنانمان بۆ دەرەوە وابدانم لە بیرم نییە منی شتەکیان ناچووم یا کەستر تەکیان ئەوە من دقیق لە بیر نییە بەڵام ئەزانم سایمان کرد لە مەریوان و لەو جاشکەلە کە ناو پادگا نابوون ئەوانیش مسەلح من خۆم کەوتومە تەکیان تا بەردگا کە وەر لە بیر نییە ئایا بۆ شاریش چوون تەکیانە یانە واقعان لە بیرم نییە ئەوانمان ئازاد کرد ئێوە لە سنەیش دێکتان لە مەرگ ئازاد کرد ئەو 73 نەفەر بوون کە یەکێکیان بەداخەوە گیریاوە احتمالی کردوومەوە کە من ئازادم کرد حتا وتویان پێ بڕۆ دەرەوە لە شار ئەو کوڕەکە ئاوا بێ ساگە بە عەکسەکە و ناوەکەی کوڕشات نەبییان پێوێت منسوب ناسر نەسیمی سەلیمی ناسر سەلیمی یەکێ لەوانە بوو 73 نەفەر بوو خودم بەرای خۆم بوو شارام نەیدم زانیم گیریا لەوێ زانیم گیریا ئەوە بوو کوڕما ئەولادیم لە بیرە لە ناوەکانە ئیتر کەستر چون ناومان نەپرسی 40 نەفەر بوون و 32 نەفەر 32 نەفەر لە پادگا مەریوان نابووین ڕۆی ئەوانمان دەرا ئەورد و هەر تەکای ئوستاندارە چوو تەنیا خۆیزم نەچوو ئەو دەورە خەڵخاڵی هاتبوو هێشتا نهاتبوو بەڕێگەوە جایسە ئەوە چە بوو باسەکەم ئەو 30 نەفەرمان لە پادگان دەرهاوە هەنانمانە و 30 یا 32 نەفەر هاتینە فرودگایش 40 نەفەری تیا بوو بەر لەوە بڕینە فرودگا گەینە کوڕێک بەناو معروف شبلی وەزۆ شورای شار بوو تەرەفدار ئەحمەد موفتیزادە بوو کەسێکی مەزهەبی بوو وتی بگەین ئەوە عدەیەک مناڵە حەسڵیان لەگە تەسمەم کاراتی ئەعدامیان کرد وتی خەڵخاڵی ها بەردە ڕێگە و بشکەم کارێک بکەن ئەمە معروف وتی دووەم کەسێ بوو ئەویش هەر یانێکی باش بوو شەریف و یادی بەخەیر ئاغای ئاریان ژات یا
ئاریانژاد دەرێ ئەم ئاریازان ئاریانژاد ناوچەکەی لەبیر چییە جەبار دەبیر بوو زۆر شورای شار بوو میامێکی فرە باش و شەریف بوو ئەوی میام مەزهەبی بوو تەرەفدار کاک ئەحمەد موفتیزادە بوو وەلێ ئەویش هاتوو گەرەیکی بوو ئەو شەوە تا سعات 12 بەیەکەوە بووین ڕۆژ 28 مرداد بوو کە حەمڵەکە دەست پێ کرد گەرەیکی بوو مطمئن بێ بزانێ یوسفەر دڵان و خانم قورێشی و ئەرسەلان پوورقوبات ئەمانە لە شار دەرچوو گنیانە کە ئەو خەیاڵی ڕەحەت بێ بڕێتەوە بۆ ماڵخۆی ئەو ئینسانی ژمەدی بەڕاستی ئەوە هەرچی سنەی ئەهات ئەمود ئاریانژاد دەناسی ئەوەنێ دروستڵامی بێنەوە لە قەومنەوە حتمما فرە من ئەو حەسەن عەجایب ئەو شەوە ئەو دوو کەسە تاسیری مثبەتیان نامیامان معروف شبلی کە گردوویان وەختێ کرد پێشمەرگە هاتەوە شار دوای جەژن خۆڵان ساڵ 58 دیم خەریکم محاکمەیەکەن لەو ساردەکە ڕووی من پامی بڕۆم کەوتمە من بوو محاکمەکە ئەمە ئاوایە کردگە هاتکە بە من وای وتکە وتی ئەوە ئەدەیک مناوە محەسڵیان گرگە بڕۆن ئەگەر نەگەین ئەو کارات هەیە نامیانەکە مەنزوریشی خەڵخاڵی بوو من دێمە سەر ئەوەی کە ئێوە وەکو حقوقدانیش لەناو کۆمەڵا کارتان کرد و لە رابطە لەگەڵ قەوانینێکە کە بەرخۆرد بە ئەسیر و ئیدارەی زندان و ئەو جۆرە شتانە کارتان کرد و ئەکرێت تۆسکانە لەو مۆرداتە بکەن. بەڵێ من وەختێک کە ئەسنا بووین تازە لە شار هاتوونە دەرەوە پەیامێکیان هەنار ناوەندی کۆمەڵا چونکە عەبڵام نییە ناسی کاسعادیش منیە ناسی وەلی ئیتر ئەوانتر لەبیر نییە کایۆ بۆ چەنە کایۆ خاستە ناسی ئەیب نەبەوی لە شار سنا سێر کەمانگەرمە ناسی بەرحاڵ ئەوە بوو کە پەیامێکیان داوتیان یەدەی بگلەی بێت بەرەوە شوور منیش تازە هاتوونە دەرەوە هەفتەیەک نەبوو لە کێڵانە بووین چوون بەرەوە ژوور چوون هەندێک فاقەت ماشینێکیان هەناردوو لە سەرەوە یادی بەخێر یۆنس پاڵەوانی شۆفێری بوو ماشینەکەی ناوچە مەهاباد بوو ئەو ماشینە و دووسێ نەفەرتر کەفینە ڕەگە چوین لە بانەوە لەگەڵ چوین بۆ مەهاباد چوینە مەهاباد یا بۆکان چوینە بۆکان و لەوێ کاک سێبراهیم دی دکتۆر جعفەر و دوای دکتۆر جعفەر هات دەکمان قسەی کردی فلانە کەس ئێمە زیندانێکمان هەست کەمێ عەزیەت زیندانیەکان کرد عەزیەتیان هەیە سەختگیری لێیان کرد بە ناحەق بڕۆ بەشکەم تۆ فەقەت ڕەفتارێ ئینسانیان دەکەمێ پێی گوتم باش خۆم ڕەفتار ئینسانیش پێم وابوو خاترێ ڕەفیقەکان بوون کە لە زیندانە هاتنە دەرەوە لە زیندانگەل جمهوریە شەڕ وەختەی شا کە چ تاقیلاتێکە کریان چ هێنێکە کریان وەسەح پێم بوو ئیتر وتمان پێیان بە پێشمەرگە هاتە هێنا ئیتر ئەومان ناوت کە ئەشێ بەرخوردمان دروست بێت و ئینسانی بەرخورد ئینسانی کەسی وەسە حەقمان نییە بێن لیان حەقمان نییە جوێنیان بێن پێ حەقمان نییە خراویان پێبیژین ئەگەر جرمێکیان کردە مجازاتیان نەکەین جرمێکیان نەکردە و سابت نەبوو بەریان نەدەین ئەچوین لە هێنا منتەقەی فەیزڵابەگی بۆکان بۆوانە های ئەسەدیک بوو لەلایەن ئەوانەوە ها دکتۆر جعفەر لەلایەن ئێمەوە ئەچوو ئینانەکرد مبارزە حتا یارۆ چل نەفەر سەروازەکان من خۆم کەت پەتەکیان تاواوە منتەقەی فەیزڵابەگی تەواو نابەتە فرێک لە دێهاتە گەورەکانی چون مشکل جێگەیشمان بوو بۆ چل نەفەر شەو بخەفن تا ئاخر بالاخره هاتن بردیانیان ئەوانە تەسیری باسی بوو حتا لە خانەوادەشێ زیندانەکانە مثلا من ڕەفیقێک کابرای بوو بەناو ئیلیاسە قەیدەر تۆ حتما دیکتە لەو وەختا لە زیندانە کرد لەو وەختا تۆ لێ نابووی ئەوی لێ نابوو ئەو ئیلیاسە شتێکی نووسی و لە ڕۆژنامەی پێکار لە نەشرێ پێکاران من خوێندمە و واقعان کەیفم لێ کرد هەڵم گرت و حتا چەند نوسخەیەکیم هەنار بۆ ناوەندی بۆ نووسیوی ئێمەیان بە تەنها ئەزیەت ناکرد ئێمە لێرە لە پادگا ناوتویان پێمان وتویان سەرتانە بڕن بە چاقۆ چاوتان دەرکێرن بە قوتەکاشی ملتانەوەڕنەوەە دی ئەوانە خەبەرێ نییە ئێمەی شەمانە خوارد ئەوانی لایان خوارد ئەوڵیش بەوانمانەدا جا دوای ئەگەر یانێ نەکبیزم ئەگەر مایەتەوە نە ئیتر بەش ئێمەیشی جیا کردەوە ئاشپەز پێداکەمان ممکن بوو لە شەرایەتێک ئەگەر پەزێ سەر بۆڕن مەسەڵەن کە لە پاچەکەی پێشمەرەکانیان خوارد بەشەویان نادا بەشەوان وەلی لە گۆشتەکەی تر گشت لای پێی خوارد
یا مەسەڵەن فەرز کرد جگەرەکەمان دانیا بە ڕەفیقە نەخۆشەکانمان ئەوانەیان خوارد ئەوە مەسئول جگەریش ئەم ئەلیزارەمەندە بوو کە لەوێ مەسئول پێداشتی بووچی دکتۆریەکەی بوو ئەو هینەکە ئێوە هیچ شتێکتان نووسی وەکو نووسین باتەوەجە بۆ چەپ ئەسان تەجروبەی زۆر کەمە لە ڕابطەکە نەوەڵا بەداخەوە وەکو ئەوانە نەنووسی وەلێ شتێکم نووسی بۆ مەشعەل کە چاپیان کرد هەنادیان بۆ ناوچەکان کە لە زیندانی نەدەن لە زیندانی ئەزیەت نەکەن زیندانی ئەگەر شتێکی پێ حتا یەک قەرانیش پوڵ هێن بێ مەسەڵەن دی کابرایەوە پوڵم پێ بوون نەیانداسەوە شەو مەرەخەسکردن دەی چە بکەین چە نەکەین ئەشیابمان هەناردێن بۆکان بمتای ماشینیان بۆ بگرن یا پوڵێکیان من پێ بۆ ناڕێگە تا بخۆیان نەگەێنەوە هەیە من لەو مۆردە و فرەتاکی بکەن جەمبەی ئاموزشی بۆ ناوچەکان هەیانمە هەنار بە بێسیم حتا ئەو مەشعەلەکە نووسی و کاکسێبراهیم هەناری لە مەشعەلە کۆمەڵە سریە دادگایشتی بوو ئەو دادگا وەکو کەسێک حقوقدان ئێوەتان توانیت کاکسدێق وەکیل بوو جەنابەت وەکیل بووی وەکیلی تریش حتمەن بووەوانە ئێوەتان توانی کارێک بکەن ئێمە تۆزێ نەزمماندا پێی لە بیرە بێ بەرلەوە نا بەرلەوە ئێمە مەسەڵەن فەرز کرد فڵان ناوچە حەزێ کرد ئەو فڵان زیندانی ئیسە یا هاوکار ڕژیم بووگە بە ئێسڵات جاش یا هەر خود مەعمور ڕژیم بووگە ئەوان حەزیانە کرد ئەوانە مجازات کردین ئێمە سایمان ناکرد جەهات سازەندگی و کەسانێک کە مەسەڵەن حتا مەکتەبی بووبن و هاتن لە کوردستان ئەوانە بەو جۆرە مجازات کەین وەکو ئێعدام و شتە دوای ماوەیەک سەعمانە کرد مەرەخەسیان کەین یا مبادلەیان بکەین ئەو سیاسەتەی کومیتە مەرکەزی لەو لەحاظە دروست بوو تا حدودێ بەڵام نەک مودەتها کابرا لا تەکلیفە جێبێڵی کومیتە مەرکەزی کۆمەڵە دوای 62 یعنی دوای تەشکیلی حزبی کۆمۆنیست وەختەی تر منشیکیان کرد و تەسلیماتی یادداشت نەکریا و دەفتەر ئێوە جەنابتان منشی کومیتە مەرکەزی بوو چونکە خۆم پێشنەهات تەشکیل دەبێرخانە و ئەوانە نووسی بوو چەند نامەیەکم بۆ هاتوو جالب بوون پێم حیف بوو ئەو نامەگەلم نێڵی بۆ تاریخی ئەو جواد مشکێن نووسی بوو ئێمە وەزمان خراپ بوو لە زیندانە محاصرە حیزب دموکرات بووین لە چەند لاوە لە ساوان باسەرمان جێگەیان گردوو لە بەرامبەرمان لە دیواڵان بوون لەولا لە ئاغاڵان بوون ئەمەتە مەقەڕێمەش لێ نەبوو ئەوان لە بووبانە لەو چەما بوون ئێمە نەبووین دەتێوامان نەبوو جواد نامەیەکی باشی نووسی و ئەو نامەمەدی وتم ئەسەن ئێمە بۆ ئەم نامەگەلە حێز نەکەین بۆ ئەم نامەگەلە کارێک پێ نەکەین کە بمێنێتەوە لە تاریخا بۆ دەبیرخانێکمان نەوێ پێشنەهات دەبیرخانەدا بە کومیتە مەرکەزی حزب کۆمۆنیست ئێران کە دروست بوو کۆمەڵە دروست بوو کۆمەڵەت تۆزێهێنی کرد کۆمەڵی کەوتە سەرەوە کە دەبیرخانەیەکی بێتر کاتسێبرێم هاتە ناقسەی کردی کارێکمان دەبیرخانە دانین تۆمان دانیا بە مەسئولی پێ بۆ مەسئولی وتم باشە منتەها ڕووتی و شتێکمان نەبوو ئەستەن فقط ئەو نازانم کارتون شتیانە هەوار دایانەن یان دێبنیش پاشام کرد بازێکی نامۆشتەی تەشکیلاتی فرێستیا گزارشگەر ئێستیا گشت ئەوانمە ڕێک و پێک کرد حتا ماوەیەکی پێشوو دەستگای میکرۆفیلممان بوو میکرۆفیلممان کرد من 4 مانگ تاوسانیش بوو کولەریشمان نەبوو لە کەرکووکە دانیشتم لە ماڵێکە کە گردومان لەوێ ئەو ئەسنادمە تەسکیر کردەوەی کە بەکاری ناخوارد سوتانم ئەوەی کە بەکاری خوارد هەم هێشتم هەم فیلمم لێگرت فرێشتیش کرد فیلمم لێگرد و میکرۆفیلمەکەی ئەوانیشم سوودان بەڵام بەعزە شتێکم هەشت هێشت پێم حیف بوو هێنبێ کاگێدە ئەو وتن لە ساڵی 62 ئەسلی بەڕائەت و دفاعکردن لە زندانی و وەکیلی بێوانە ئەوەش قڵی گرت ئەوەی تر لە دوای 62 بوو لە دقیق لە بینیە وەختێ بوو کە قرار بوو تا حیزب دموکراتە هاوکاریگەلێکمان بێ بۆ حاکمیەتە کوردستان ئەوە لێ نابوو کەیتر ئێمە قرار بوو قانون مجازاتێ بنووسین ئەوانیش قرار بوو قانون مجازاتێ بنووسن لەو دوای دابنیشین بە یەکەوە شتێک مشتەرەک بکەین قانون مجازاتەکە ئێمە باسم کرد ئەوەڵ شتێکیان نووسی و ئەسەن لە قانون مجازات ناچوو لە مەتنێکی حقوقی ناچوو دیمان ئەوە بەکار ناخوا لە جلسەکە هەر کاکسێق قسەم کردم کاکسێق تۆ موافقەم هەیتەوتی نەوەڵا
کەمێت هێن بوو ئەوش وتی مەشکوکم بەمە کاک سێبراهیم متوەجه قەزیەکە بوو وتی برا ئێوە دوو نەفەر بۆنە مەئموور نووسینی قانونێ ئیتر لەو قانونا بوو کە ئەسڵ بەراعەت و ئەسڵ دفاع و ئەوانمانەدانا لەو قانونیا مەتنەکەیش یەشێمارە من خۆم حتمما میکرۆفیلم کردو و هەست لە ئارشی و کۆمەڵا جایتر سریە بەرخوردی ناجۆریش ئەکرا بە تەوابین ئەو دەورە تەوابین ئەوە بەداخەوە هێن بوو ئێمە لە تاریخەکەین دقیق لە بیر نییە بەڵام سمیناری شمالیاندا نابوو لە دێ خۆراسانەی لای ئاجیکەند لەوێ بووین یەکهەو خەبەریاندا تەشکیلات تاران گیراون تەشکیلات تاران گیراونەوە هێن بووگە و ئەدەیەکیان هاتنە تەلەڤیزیۆن دەی باشە ئەمانیانە هێن کرد جزوەیەک نووسرا لەلایەن کۆمەڵەوە بەناو زووزەیە تەوابین زووزەیە تەوابین واقعا ئەو شەرایەتی تەوابینیە لە بەرچاو ناگرت من الآن خەجاڵەت دەکێشم ئەگەر اعترازێک نەکردمەوە من خۆم حەساب خۆم بکەن ئەگەر بمون لە زیندانە شکنجەیەکم بکەن ئەگەر تهدیدە حتا تهدیدم بکەن بە شکنجە نازانم تا چ حەق مخاومەتەکەمیانە ئەلبەتە وەختێ هێن بوو من مەسەڵەن فەرز کە هاتمە دەرەوە بۆ پێشمەرگایەتی ژنێک و دوو مناڵم جێهێشت یەک قەرانیژم نەبوو ماشینەکەم قرار بوو بفرۆشم کابرای کاتوو کرماشانی لەسەر 10,000 من اختلافمان بوو نەمدا پێ کەچی بردیان جمهوری ئیسلامی بردی کاش من فرۆشتای مەسەڵەن پوڵەکەم دانیە بوو ژورناڵەکەم بەڵام دائیمەش دڵنیگەرانی ئەوان بووم کە چیان بەسەر تێ چیان بەسەر نایە ئایسە چاکەن مەخسووسەن شەرایەتی کە خانەوادەکانیان ئەبێ بۆ تەتیم هەیان بۆ تەبعید ئیتر من خواهشم لە ڕەفیقەکان کە بە هەرجۆرێ بووگە ئەم ژوورناڵە بنێنە دەرەوە بۆ عەزیزەیزم نووسیم بیان تێیتە دەرەوە من خۆم سعیەکەم بیان کردمە کۆڵەوە ئەملا ئۆلا بیان بۆنمەوە کە وایش احتیاجی نەبوو لەنێ لە جەیەکە دانیشتوو بووین و لە گەڵاوەی خاکێراخا بووین و دەمانتوانی ڕەحەتتر بن هیچمان توانی شەرایەتە ڕەحەتە بۆ ئەم فەرام پێم بەڵام نام بۆ نەمانە کرد ئەو هێنی تەوابینە دەورێ بوو دوای ئەوە دادگادەرێکیان بۆیان دروست کرد دوو سری دادگا بوو یەکێکی لە ئۆردوگای مەرکەزی کۆمەڵا کە مەسئول دادگاکە ئیرش فەرزاد بوو منی تیا بووم دوای ئەوە گۆڕا لەناو کۆمەڵا خۆی تەسیح کرد ئەوە بوو کە ئەم جارە و دەفتەر سیاسی حزب کۆمیسەران محاکمەی تێداد تەواوەکانی دا بە ئەدەیەکتر مواجه بوو لە تەک ئەوە کە وتم کاک سێبراهیم مەئموریەت نووسینی قانونێک وانە و ئێمە لە پاڵ قانونەکە سازمانێکی دادگایژمان نووسی ئەین وەکو دادگاگەل تۆزێ مۆدێرنتر کە بابا ئەوە قازیکی تیا بێ وەکێڵێکی تیا بێ متام حەق انتخاب وەکێڵی بێت حق دفاع لە خۆی بێ ئازاد بێ لە دفاع بەڵام لەژێر شکنجا بوو لەژێر شکنجە ئیقراری باتڵە ئێمە چۆن مەحکومی کرد نابووین کە جەماعەتێک کە پێشمەرگە قسەیان کرد بۆ سێ خالد بۆ کاک سدیق ئەز جوملە سێ خالد ڕەحمەتیوان فرە ڕازی بوون لەو کار منە بەرخوردنە تویان ئەوە ناوێکی زۆر بە پێش بووە تەسیحی ئەو هێشتباتی پێش و ئێوە لەسەر وەکو حقوقدان لەسەر ئەو مەتنانەیشی کە بڵاوە بوو وەکو تەرحی خودمختاری بۆ کوردستان یا 26 مادەی 26 مادەی زووتر ئێمە چون من هەم سارمخان مەناسی لە تایانە هەم ئەو منێناسی وەکو قازیک ئەویش وەکیڵ بوو وەلێکی هیچ لە تەریق کاکە بڵای بابانە و فرە یارمەتی ئێمەیەدا یارمەتی فکری حتا بە لە تشتی کۆمەڵەوە ئەوانە چون من تەکەبی بابانە ڕەفیق بووم ئەویش قەومیان بوو و ئەبێ فرە مۆردی ئەتمات سارمخان بوو ئیتر ئاشناییمان بوو وەختی سارمخان پێشنەهادی کرد کە هەیئەت نمایەندەگی خەڵک کورد قەتنامە یا داوانامەی خۆی بکە یا تەقاضا کرد ئەوەی کە دڵخایە چێ پێژەن ئەوە باتە دەرەوە پێشنەهادی کرد من و عەزیز ماملێ عەزیزی حقوقدانە و وەکیڵە و لە بەردەست خودی سارمخانیجا کارامۆزی کردە لەلای سارمخانەوە کارامۆزی کرد و ئیتر ئێمە بەشداریمان کرد ئیتر من و کاک عەزیز دانیشتین و
سارم خان ئێمە ڕێک و پێکمان کرد ئەسڵ دڵاوەکەین سارم خانە ئەسڵ شتەکان هین سارم خانە داخاسە ئەسلەکان بەڵام ئێمە ڕێک و پێکمان کرد و تۆزێ ئێمان کرد ئەم لەباری شایەوە هەم لەبار ڕێککردنی مادەمادە تەکا عەزیزمان لێ من پرسیارێکم نییە ئەگەر جەنابەت شتێکت ماوەوانە پێت خۆش بێ باسی بکەی لە خزمەتە وەڵا گەرەکمە ئەوە بێژم دیارە ئێمە وەکو تەشکیلاتی کۆمەڵە هەم کاری باشمان کردە لە کوردستانە کە کار باشەکانمان زۆرە بەڵام لە پاڵەوە ئیشتباهاتێکمان کردە ئەس جملە دیارە ئانیا ئەمە چەند ساڵمەوە دەیگم کە مجازاتی ئەعدام غەڵەتە ئەساساً مجازاتی ئەعدام ناوێ و من موافقی ئەو هێنم جوڵانەوەی کەس لە ئێرانە بە ناوی لەگام لاوی گام بەگامی ئەعدام من حتا هێزم لاو گام بەدان گام نە بیکە لەوە ئەعدام بەتەوەر کولی ئەعدام مجازاتی ئەعدام ئەبێ لەوە بێت لە هیچ قانونێکانە بێت لەبیرمە وەختێک کە مام جەلال ئەبوو بە ڕئیس جمهوری عێراق لە قەڵاچوانان دانیشت بنێک بوو منە وەختە تەسادفی چوومە بۆ کوردستان لە مەقەڕی کۆمەڵە بووم هێشتا عوزۆ حیزب کۆمونیستێران بووم ئەو پێشنهاد کرد کە ئەگەر جواب بێتە هێن ئیعدامی سەدام ئیعدام نەکرێت حتا لێرەجە بە شەفاهی بە کات برا بەختیار بوون وتم چیتەوە لە خەبەر مامدرا لە عەرز بکە بێژە ئێمە ئەو پێشنهادمانە هەست پێشنهادێکی وا کە ئێمە با نیشان بین وەکو سەدام حوسێنین وەکو جمهوری ئیسلامی نین بۆ هێن بێت ئیتر وردە کە بنیان مەتن ئێعلامی جیهانی حقوق بەشەر ساڵ چلو شەش نووسیا دەی چلو شەش نووسیاە تۆ تواشاکە ئێژێ حەق حەیات حەقە بەشەرە دەی تۆ چۆن لە بەشەرینەکە یعنی ئەگەر بەو ئیستدلالە بڕیتە بەرەوە هەر حکوومەتێک کە مجازاتی ئەعدام هێستیا مخالف حقوق بەشەر کارەکە ئەگەرچی ظاهرا طرفدار حقوق بەشەریە وەکو بعضێ لە ئیالات متحدەی ئەمریکا وەکو رووسیە کە ماوەتیا وەکو ئێران وەکو عێراق وەکو کوێنە مجازاتی ئەعدام لەوەوە کە ئەو وەختە ئەتوانی بێژی ئێمە ئیعلامی جیهانی هێنێکی دەوڵەتێک لە هەر موسسەیەکی حقوقی عمومی یعنی دەوڵەتی بپرسی ئەژێ بۆ ئیسلاح جامع وانە بەشەر مجازات ناشیە لە ئینتقامجویی هەسە ئینتقامجویی کە لە بەشەرا بووگە بەشەر حەزی کردە ئەگەر کەسێکیان کرد ئەوی مربوطە بە دەورانێکە ئەتوانی بێژی دەورانی ماخەڵ فێودالیە دەورانی فێودالی و عەشیرەتیە کابرا ژنێک لە تەرەف ئەکوژێت تەرەف ئەڕێتەوە ژنێکی لێ ئەکوژێتەوە ئەو وەختە وازانێ ئەم بەقاو ئەوە ناشی لەو خۆی حیوانی کە لە بەشەرا ماگە تۆ ئەگەر مجازات لە بەرچاوی ئیسلاح جامعە مهمە ئیسلاح فرد مجرم و ئیسلاح جامعە ئەوی نەتەر لە تەرێفین ممکنە تهدیدەکە تەسیرێکی بێ بۆ چەنە تۆ ئەگەر مەسەڵەن فەرز کە من ئەگەر دڵمەت چێت لە شتێک لە فروشگایەکە ئەگەر دڵما پێوە هەڵی بگرم و پوڵەکەی نام لە ترس ئەوانەوە ئاوڕوو بچێنەوە ئەوە خۆی تاسیرێکی هەست ئەو ترسە وەلێ ئەوە مهمە کە تۆ بتوانێ هێنیکەی ئێمە لە جۆرشناسی دانشکدای حقوقا مثلا ئەمان خۆن فیلسوفکە مختلف شتکە مختلف یان وتکە لەو بارە مثلا جان لاک و ئەوانە معتەقد بە حقوق بەشەری حقوق طبیعیە بەشەر بوون ئەوانە ئەیژن مجازات حتا مثلا یا کەم بێ یا هەر نەکرێت وەلێ کەسانێتر بوون معتەقد بوون ئەوان معتەقدن بەوە کە جۆر ممکنە شرایط اجتماعی و تربیەتی و ئەوانە تەسیری اجتماع چونکە تەسیراتی بەدەن کەمە مەگەینکە تأثیراتی بدن وها ضعیف بێ کە بە تۆ بیژی ئەها ئەعسابە خاص کار ناکە تەشخیصی شتێ بە خراو یا خاص وەلێ ئەوەی کە تۆ هێنەکەی مهم لە مجازاتە یا لە محاکماتە ئەوەسە کە کابرا ئیسلاح بکەی کابرایەکمان بوو لۆمبرۆزۆی ناو بوو هینێکی ئیسپانیایی یا حۆڵدانێکی جۆرمشناسی ئیسپانیایە
ئەوە معتەقد بوو بە مجرمە بێفترا ئێجێ بازە ئینسانی لە ئەساسا مجرم هاتکردنیە ئێژێ ئەوانیە چاوتر بێت لەم حەنە و لەو حەنا دام و کاسگەر لە کۆنگرێسی ئەکس مارکسیان هاوردووە و ئەکەنین تواشامان نەکرد مارکس ئەوەی چاوترە لەوانە و لەوانە ئەماود ئەمە تەبق نەزەر لۆمبرۆزۆ ئەکەنین بە هیچ کەمان نەوت وەلی خۆمان ئەکەنین پێمان وا بۆ مارکسیز مجرم بالفترس ئەگەر وا دابنی وانە هیچ کەسێک مجرم بالفترە نایەتە دنیا فقط شرایط اجتماعی ئەو شتە مقدمەی جامعەشناسی ئەحمەد قاسمی نووسی بووی حتما خواردێک دەسەوە لەوە لە ئەوڵەکەوەی ژێژێ لە هاوسایی ئێمە و خانەوادەیەک بوون کوڕێکیان بوو ناویان نییە فڵان ئەمە چون دەوڵەمەند بوو هێن بوو ئاوای بەسەر هات ماڵی تیر بوون فەقیر ئەوانش هات لەو وەختەلا لە دەوروبەر ئەو ناوام ناڵێکیان بوو وتێگەر ئەوە بریای جێگەی ئەو بریای جێگەی ئەو دوانە هەروای لێ هات واسی جەکە وە نەبوو بێژی دەوڵەمەندەکە حتمما نابێت بە شتێک ئەگەر لە ماڵە فەقیرەکەی چا وایدا ئەوەیە کە ئێمە کامڵەن ئەشیل لەوە کرێت بێتە شتێک هەم بۆ هەم بۆ دەوڵەتەکانیش مهم دەوڵەتەکانە کە لابووی بکەنەوە زۆر مەمنون بۆ لەوە مەمنونم سپاسدانەکەم خۆشببینیاخوات تەشەکر بەڵێ خۆشەویستانەوەی کە پێشکەشتان کرا بەشی دووهەم و کۆتایی کورتکراوەی ژیاننامەی هاوڕێیە دێبیگلەری کۆمونیستی ماندووی نەناس و لە کەسایەتە ناسراوەکانی بزوستنەوەی شۆڕژگەری کوردستان بوو.